من ناوم دی ڕەشیدە دەرچووی بەشی ئەندازیاریم لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی. لە ساڵی 2020 تەخەڕوجم کردووە و ئێستا لە بەشی مارکتین ئیشەکەم و مارکتین مانەجەرم لە کۆمپانیایەک لە هەولێر ناوی ئەلسەڵتە. ئەلسەڵت چەند براندێکی نێودەوڵەتی هەیە وەکو بەفەڵۆ وینگز ئەند ڕینگز، چەستنات، پیتزا میکەر لەگەڵ چێکستەر. من کە لە پۆلی 12 دەرچووم بە دوای زانکۆیەکە ئەگەڕام کە تەقلیدی نەبێ وەکو هەموو زانکۆیەکی کە داینامیک بێ و چالاکی کەش ئۆفەر بکە بۆ تەلەبەکان، یعنی بێجگەلەوەی کە سیستەمێکی خوێندنی لیبرەڵی هەبوو، چەند چالاکیەکی دەرەوەشی هەبوو کە ئەمانە زۆر یارمەتی منی یا بۆ ئەوەی ئاسانتر بێ کە زانکۆی ئەمریکی لە سلێمانی هەڵبژێرم. یەکێک لەو چالاکیانە ئەوە بوو کە دائیمە ئێمە کۆنفرانسمان هەبوو، دیبیتمان هەبوو، دائیمە پرزنتیشنمانە کرد. من خۆم لە ڕێگەی ئەو چالاکیانەوە چەند سۆفت سکیلێک هەیە کە فێری بووم، وەکو چۆنێتی مامەڵەکردن و قسەکردن لەگەڵ خەڵکی بەرامبەردا، چۆنێتی بەڕێوەبردنی تیمەکەم کە من ئێستا تیمێکی گەورەی مارکتینم لەژێر دەستایە و کاریان لەگەڵدا ئەەکەم. من پێشنیارەکەم بۆ تەلەبەی کە تەخەڕوجەکە لە پۆلی 12 کە ئەو زانکۆیە هەڵبژێرێ کە چەند ڕێگایەکی پیشانەیە و زانکۆی ئەمریکی وابوو بۆ من کە چەند ڕێگایەکی پیشانیە و من لەگەڵ ئەوەی ئەندازیاریم تەواو کردو ئێستا لە مارکتینە ئیشەکەم و ئەو سۆفت سکیلانەی کە لە ئەیوایەسەوە فێر بووم هەمووی بەکارەهێنم.